گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. بەرنامەیەمان تایبەتە بە مانگی پیرۆزی ڕەمەزان بڕگەکانی کەمێک لەم وەرزەیە جیاوازی تێدایە گۆڕانکاری بەسەردا هاتووە. چەند پرسیارێکی خێرایە لە سارەخان یەکەم سەرەتا. بێگومان مامۆستا دڵشاد حکوممانەکە لەلایەوە لەبەرەوەی زۆرێک لەو پرسیارانەی لە بەڕێستان یەکەم بزانم تا چەند شارەزاییت هەیە لە کار و چالاکیەکانی مامۆستا دڵشاد. فردەوسی تەمتومان لە نووسینی مامۆستا دڵشادە کێ دەرهێنانی بۆ کردووە؟ مامۆستا دڵشاد تکە زانیاری لای بەڕێستانە دوایی. ئەوە ڕاست و هەڵە لای مامۆستا دڵشادە هەرچەنە لای منە باش. مەملەکەتی ئەفیون لە نووسینی مامۆستا دڵشادە کێ دەرهێنانی بۆ کردووە؟ لە جارێ زیاتر کراوایە مامۆستا دڵشاد؟ باش ئاخر دوو جار دەرهێنانی بۆ کراوە من وامزانی هەردووکی ئاگدا یعنی هەردووکیمان پێڵێ. بەڵێ وەختی خۆی وەزام کاک ئومێد وایە دەرهێنانی بۆ کردووە دواتر مامۆستا گۆرانی وایە ئەتوانین بڵێ مامۆستا دڵشاد ئەمەیان دوو جارە پەخش کراوە بڵێن نمایش کرا جارێک لە کوردستانی باشوور لە مامۆستا ئومێد شێحسێن دەرهێنانی بۆ کردووە ئەوی تریان لە ڕۆژهەڵات وەنا زۆر چاکە سپاس بۆ ڕوونکردنەوەکەت. گوڵەکانی منفا دەرهێنانی ئەویش دوو لەلایەن دوو کەسۆ دەرهێنانی بۆ کراوە کێ کردوێتی؟ گوڵەکانی منفا وەزام مامۆستا گەزیزە و مامۆستا تا باشە. سەفەری سارا غەریبەکان کێ دەرهێنانی بۆ کردووە؟ تەواوە. تێزی دکتۆراگەی مامۆستا دڵشاد لەسەر چییە ساراخان؟ ئێ باش ئێوە هیچمان نەوتووە. جینۆسایدی لەسەر کاریگەری جینۆساید کورد لە سینەمایە بەتەواتی نالە مامۆستا دڵشاد تەواوە زۆر دڵنیانێکە بابەتەکە ئەوەیە بەڵام ناوەکە سینەمەتایزینگ جینۆسایدە بە دۆزینەوەی فۆرمێکی سینەماییە بۆ کارەساتی جینۆسایدی کوردی ساڵی 1980. ویستم زۆر بە ئینگلیزی بین لە هەڵاستیا بووی نەڵێن هەی ناکەن دەستە خۆش بێەوە شەر باش. چامەی عەشق یەکێکە لە کارە جوانەکانی مامۆستا دڵشاد چۆن پێشکەش کرا؟ چامەی عەشق وابزانم کۆڕاڵ بوو. ئۆکەی. بیرم نایە ساڵێکی بەڵێ کۆڕاڵی پەیمانگای هونەرەجانەکان بوو لە نووسینی مامۆستا دڵشاد بوو ئاوازی مامۆستا ئەنوەر بوو من زۆرێک لە سۆڵەکانی متوەتەوە ئەتوانی ئەوە تۆ کۆڕاڵەکە و بیر نەمینویستم چەندی ڕێکی ئەسمەر و مامەڕت پێ بڵێم. نامي عشقي لبرتري في مانجش الخنرايا
to be or not to be ئەم دەقی نووسینە هیچەیە هاملت ئێستێ کێ خاوەن ئاسلەکەیەتی بڵێ نووتێتی نووسەرەکەی دەست خۆش مۆنالیزا شاکاری کێیە کێشاوێتی مام دڵشاد هەموو تەواو نمرەکانی هەمووی تەواو هێنا بەڵام بە دوودڵیەوە هەر قسەکانیە کرد مامۆستا دڵشاد کێ نووسەری پیسکەی تەڕپیرە پیسکەی تەڕپیر با بڵێم نووسەرەکەی کورد نییە لە ڕاستیان لە بەخیلی مۆلێرەوە گیراوە بەڵام لە ڕۆژگاری خۆیان کورداندنێکی بۆ کرا ئەی تەمەنی پڕ ئەسرینم کێ ئاواز هۆنراوەکەی بۆ دانا شعری هاوڕێ عەزیزم شاعری دیری ئەحمەد محەممەدە و ئاوازیشی کاتزانای مەحموودشار هێوارێکی ئەسمەر و مامەڕم بۆ ناڵێ مامۆستا دڵشاد وەکو ساراخان نەیزانی سۆڵۆکی تۆم لە یادە کامێمانە حەبیبم نوری چاوان زانت سەختە و گەلێک گرانە دەمانت ڕەوان وسانی مامەڕەی حەبیبێ نوری چاوانم عەزیزێ مامەڕەی حەبیبێ نوری چاوانم عەزیزێ مامەڕەی حەبیبێ نوری چاوانم عەزیزێ زامت سەختە و گەلێ گرانە دەرمانی فەرامووسان زامت سەختە و گەلێ گرانە دەرمانی فەرامووسان مامەڕەی حەبیبێ نوری چاوانم عەزیزێ شەوەی کە تۆ زۆر بە بچوانی ئەدایکی زۆر پرسۆز دەکرد لەو قەت ئەو سۆڵای بێ ناچێتەوە پاسیاکات وڵی ئێستا منیش بیرم کەوتەوە تو مەزەمزانی زۆر سپاس خۆی هەر بەڕاستی بە تایبەت ئەو سۆڵە خۆ من لە سۆڵۆ زیاترێ سۆڵۆیەک زیاترم هەبوو بەڵام ئەو سۆڵۆیە بەڕاستی ئەمە بە خۆ بە چۆنەڵی بە باسکردنی خۆم ناڵێم کە ئەو کاتێ ئێمە کە لەسەر تەختەی شانۆیە ئەم شتانەمان بەحەی بڵێن بە زیندوو پێشکەشە کرد بەجددی بینەری گوێگر گوێی لێگەسی بە تایبەت لەو سۆڵۆیە بەڕاستی هەستمە کرد خەڵک قاعەکە هەمووی کشوماتە ڕێک لەبەرەوەی لەویە ئەگەر کەسێک گوێ لە داستانەکەی ئەسمەر و مامەری گرتی بە بەڕاستی کەمێک لە کۆتایەکە خەماویە فعلەن لەویا جوانترین سۆڵۆ بوو بەلای منیشەوە زۆر سپاس مامۆستایان کە ئەویانە بیر بوو مامۆستانوەر بەڕاستی یعنی توانایەکی سەیری هەبوو لە ئاوازدانان بە کۆڕاڵە و یعنی ئەو پیاوە خەمخۆرێکی زۆر تایبەتی هیچکردنەکان قەت بیرم ناچێتەوە تەجروبەی خۆش سێ تەجروبە ئەزموونی خۆش من بۆ مامۆستانوەر و هیچێک لە جوانترین بەرهەمەکانی بەڕاستیە و چامی عاشق ئەزای مامۆستا لەو سەردەمەی ئێمە نەکەر مامۆستا ئەنوەر بەڕێزیان لەگەڵ مامۆستا سەلاحە لەگەڵ مامۆستا غەمگینە بەجددی ئەو ساڵانە ئێمە هەموو ساڵێ کۆڕاڵی 45-50 دقەیمان پێشکەشە کرد گوێگریشمان هەبوو گوێی لێگرتین یعنی هیوادارین ئەو سەردەمە بگەڕێتەوە خەڵک ئەو ئارامی هەبێ گوێ لە گۆرانێکی وە دوور و درێژ بگرێت بەڕاستی جۆرێک لە شکۆمەندیان بۆ پەیمانگەرنە دەتوانەکان بەشی میوزیک دروستکرد مامۆستا سەلاح ڕەوف زۆر ڕاستە مامۆستا غەمگین بوو مامۆستا هاوکار بوو زۆرێک لە مامۆستا بەڕێزانە بوو مامۆستا عەلی بوون مامۆستا بەختیار بوون سەردەمی ئێمە بەڵێ وایە زۆر ڕاستە پڕ بوو لە مامۆستای باش پڕ بوو لە خەڵکی هونەرمەندی زۆر گەورە و بەتوانە مامۆستا محەممەدی شمشاڵ باوڵێ وبەرنامەیەکە پێشکەشی کردو بەشێکی پاششت لەوەیە هەبوو ئەوە ساڵی یەکەمم بوو بە تەنها شمشاڵێک و دەفێکەوە کۆڕاڵێکمان پێشکەش کرد لە هۆڵی زانکۆ بوو بڵێ جوانترین بەرهەم دەرکی لە بەرهەمە زۆر جوانەکان ئەمە لەکوێیە وتراوە ئیتر قەوما و
کەس ناتوانێم کارە ساتە ڕابگرێ. ئیتر قەوما و کەس ناتوانێن کارە ساتە ڕابگرێ. لە ڕاستیەوە دیالۆگێکی ژان پۆڵ مارایە لە شانۆی ماراساتی تەدوایسا، بەڵام لە نووسینێکا بەکارهێنایەوە لە دواییانە بۆ گزارشکردن لەو کارە ساتی کە کوردستانی تێکەوتو بوو و پێکەوە من و تۆ لە بەرهەمێکی هاوبەشە پێشکەشمان کردکە بەرهەمێکی بەرهەمی زەنگ ینی لە کۆتایەکە ئەم دیالۆگی بنشی تیادانراوەتەوە بەس لە برنجینە ئەو دێڕە دێڕێکی شانۆی مارەساتی پیتەرفاکس. مامزاگەر چەند کارێکی ویلیام شکسپیر من ئەڵێم گەر ئەرێک نەبێت ئەگەر بتوانیت یەکێک لە دەقێکی ناودارترین دەقی یاخود ناودارترین ڕستەی لە چیرۆکەکەیە ئەگەر بیتە پێمانی بڵێ. ڕۆمیۆ جولیێت ڕاستیە دیالۆگی ڕۆمیۆ جولیێت لە بەرمەیە زۆرێکی دیار و وازەحە، بەڵام دیالۆگێکی نەبەر هیچێک لەو دەقانەی کە من حەزم لێ حەزم لێی نییە. باشە ئادەی فەرمو باش. يعني بگورە مشکلەکەی من دراستم بە عەرەبی بووە، يعني لە خوێندنی سەرەتایی مۆئترەتا چوومە لە بەخا حیوارانە زۆربەی بە عەرەبی ئەیزانم. حیوارێکی جولیێت هەیە کە بە ڕۆمیۆ ئەڵێ احضر يا روميو بالضبط صيغتي بس قاتل لسر أرز، يعني ما بستي أويك قاتل لسر أرز نانتشت يعني أول يا بون منا أدفايسي شيء إياتي يعني خوي لراستيا إما كاتا كما هي معنى كربنا تحليلي أو شانو كري معنى كرب بس يحب خوشويستي أفلاطونية كالني وان روميو وجولييتا خوشويستي كي أفلاطوني باقو ما بس يويا كبار بس أرز بميني كمان ما تشور الدنيا خيال ما تشور الدنيا خيال حبك أفلاطوني. بازرگانی ڤینیسیا دیالۆگێک یاخود یەکێک لە جوانترین هەڵوێستەکانی کە لەو نمایشایە ئامادەبوونی خۆشیایە کە لەو دیمەنەیە وەکو پارێزەرێک دەرەکەوێت و شایلۆکەڵێڵێ بۆ تێ و پارچە گۆشتە بە بڕی، بەڵام بەم مەرجان بەرجەکانی دەستنیشانەکە. جوانە. من بەڕاستی یەکێکم لە بینەرە زۆرەکانی ئەم فیلمە بەڕاستی هەتا بڵێ قسەکردنەکانیان جوانە، ئەکتینیان زۆر جوانە، بەڕاستی هەمووی پەندی زۆر جوانی تایە. باشە یەکێک لە کارەکانی تر هاملێت. Hamlet to be or not to be, that's a question. ئەوەی خۆمە بەکارهێناوە ئەمسا. Hamlet ئەو دیالۆگی زۆر مەشهورە کە قسەکردنە لەسەر کەیبوونا، بەڕاستی قسەکردنە لەسەر بوونی ئینسان دەستنیشانکردنی هەڵوێستی خۆی بەژیان، بۆیە دیالۆگی زۆر باشە. هیچی ماکبێتت بیرە؟ بەڵێ وی لەبەردەم مای بینم خەنجەرە یانوانی خەنجەرێکە و بەرەو شوێنام بە کاتێک تاوانەکەی دیالۆگی ماکبێت ئەو کاتێک کە وەهمی خەنجەرێکە بینێکەی با بەرەو کوشتنی دەنکات کاڵێ ئەوی لەبەردەم مای خەنجەرە، یان وەهمێکە وەهمی خەنجەرێکە بینێکەی با بەرەو کوشتنی پاشا دەنکات. ئەتوانی چەند فیلمێکی من ئەتوانم بڵێم 10 فیلم، بەڵام ئەترسم زوڵمت لێ بکەم مامۆستاگیان 10 فیلمی کوردیمان بۆ بژمێری ناوەکانیان بڵێن. فیلمی کوردی بڵێ لە یڵماز گۆناوە دەست پێ بکەین ئەتوانین بڵێن مێگەل، یۆڵ یڵماز گۆنای، دیواری یڵماز گۆنای، بەرهەمەکانی بەهمەنی کوبادی، دەساتێ بۆ مستی ئەسپەکان، گۆرانەکانی وڵاتی دایکم، نیوەمان، هەڵای پێوڵات، ئەمانە هی بەهمەنی کوبادین. پێچکە لەو لە کوردستان باشوور کۆمەڵێک خەڵکی تەنیشیان کردووە. فیلمەکانی حەسەن عەلی بۆ نمونە گەڕەکی داهەڵەکان جوانی حەسەن عەلیە، شەوکەت ئەمین شوێنێک بۆ یاری کردوێکی کەلیشە جوانەکانی و پێچگەلەوان لەم کۆتاییانە هەندێک فیلمتر لە کوڕەکانی باشوور دروستیان کردووە. دەوانە هونەر سەلیم ئەم سفر نۆیی کە کاک بەختیار کردوەتی هونەر سەلیمی ژمارەی زۆر فیلمی هەیە وەکو فۆتکان لە هەموو
کازم ئۆز فیلمی زەڕی کردووە باهۆزی کردووە شەهرامی عابیدی سرتە لەگەڵ بای دروست کردووە زۆرن بەڕاستی فیلمهاکی تەهای کەریمی کوێستانی کەمبیری دروست کردووە ئەمانی کە من باسێکم فیلمی درێژنەکە بینە سەر فیلمی کورد بە سەدانمانێ 1100 سێوی دروست کردووە تەهای کەریمی بەکرێکی راوی سپی دروست کردووە تەهای کەریمی زۆر بەڕاستی فیلمێکی زۆرمان هەیە بەڵام ترەوەیە ئەوی کە من باسم کردم بەتەنیا فیلمە درێژەکە من بێگومان پرسیارەکەی منت لەیەکە من ویستم بڵێم سەرەتاوە دوو پرسیارم دانابوو فیلمە کوردیەکان بژمێرە ئەنجە دوایی دەرهێنەرە سینەمایەکان بژمێرە بەڵام بەڕێستان هەردووکی دا لەیەکەوە مشکلە نیە زۆر سپاس عادەتەن فیلمەکە بە ناوی دەرهێنەرەکەش دێتانی کلاسیفیکیشنەکە بێ وا بێت چکە دنیاشە هەروایە ناوی فیلم دەرهێنەرەکە و ساڵەکەشی پێکەوە هێوارێکت پێڵە مێکێکە لە دەقیشانەوەیەکانی بەڕێستان بزانم تا چەند بیستە کێ و توێتی عاشقە غەریبەکان ناوی دوولبەرەکانیان لەسەر بەردی دڵیان ئەنووسن ئەم حیوارە هیچ شانۆگەریەکە و بەڕێستان نووسیتانەتە و کێ و توێتی پێم وا بێ لە مەملەکەتی نایە و پێشۆ حسێن نە بە ئۆپشنێکی ترێ بەمێ بۆی بگەڕێنەوە بیرم ناکرێتەوە ڕاستیە هیچ منیش ناتوانم پێ بڵێمەوە ئەو سیرەیە زۆر یانی بینە کاروانی عوسمان چێوار و توێتی کاروان وتبێتی کەواتە لە سڵاوی باشتی بناوە پێشتی کە بەڵێ تەواوە بەڵێ سەفەری سارا غەریبەکانی بۆ کێ نووسیوە ڕاستیە دەقەکە ناوەکەی پەیوەندی بەش بەخۆی دەقەکەوە نییە ناوەکە لە ڕۆژگارێکە بکەم نەمیز ناوی سارا لە هەموو شتێکە یعنی ڕۆژانەیە کە خەریکی نووسین بووم یعنی لە هەمیز ناوی لە هەموو شتێکە هەبێت تەنانەت قەت بیرم ناچێتەوە تافگە خان تافگە مەحەممەدی پێشەر لێرە و ڕێز و سڵاوم هەیە بۆی ئەو کاتایی کە سەرخاڵی پێشکەشکردنی بەرنامەی گۆڤاری ڕۆشنبیری بوو لە تەلەڤیزیۆنی خاک من بەرنامەکەم ئامادەکەم هەموو پێشەکانی کە نووسی تاقەخانەوەی سارایەتی هەرتیایان هەم پێشێکیەکیم بۆ نووسی دایمەنە بوو شتێکی وهایتیابێ بۆیە لە ڕاستیە ئەو دقە ناوی ساراکی کەتی کەوتۆ لە بەر ناوی ئەم سارایەتی کەوتۆ جینا تۆزێک دوورە ناوەکە لە خودی دقەکە خۆی گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. دکتۆریان من دەقێکم خوێندوێتەوە دەڵێت کیژەکان یەکەمین پیاو کە عاشق دەبن لە ژیانیاندا باوکیانە. بەڵام هەستەکەم بەڕێستان لەگەڵ کاک دڵبەندی براتانە زۆرینەی پۆستەکانتان کە دەبینم لە سۆشەل میدیا عاشقێکی زۆر سیر لەگەڵ باوکی ئازیزتان خوا لێ خۆش بوو هەیە. ئەتوانی باسێکی ئەو پیاوە پڕمێهرەی شارمان بۆ بکەیت؟ هاوڕێی غاریبێ دیارە دڵتەنگی هەر وەکو چاوە هەڵاو عەزیزم بێدەنگ و مەنگی هەر وەکو چاوە عەزیزم بێدەنگ و مەنگی ئازانم خەحمد عەزیزم ئاهی وڵاتە بۆیەوەم شەو عەزیزم ئاستێرە دێماتە ڕاستیە باوکمەوە نەنیە جێهێشتنی ئەماوە مامی ڕۆحی شاد بێن. ببەخشن ئەگەر پرسیارەکە ئەزانی ناتوانی ناجانەکەم ئاساییە پەیوەندیەکی سیر لە نێوانی ناوەکان لەگەڵ باوکما هەبوو بە تایبەتی من کە با بڵێن گەورەترین کوڕی ماڵەکەم خوشێک لە من گەورەترە لە ڕاستیە گەڕێتەوە بۆ ئەوەی کە بن بە بەردەوام ئەو ڕستەیەک لە خەیاڵە ینی دوای کۆچی دوای باوکم یەکێک لە هاوڕێکان کە هاو بۆ لەم ڕستەیەکی وت تاو دقەیەک بیرم لێ نەکرد بۆ لە ڕاستیە لە ڕستەیە بەڵام
ئەتوانم ینی هەموو ئەو خۆشەویستێ بۆ ڕستێ پێم ئەوتی چەند خۆشە باوکەکانمان کە بەجێشمانە هێڵم ناوێک و مێژوویکی وا جوانمان بۆ بەجێڵم بتوانین شانازیان بکەین هیچ پلانی کەم شەرم لەو مێژوانەکەی ئەگەر بۆ نمونە سەر باوکت خوانەخواستە پێیاکی خۆفرۆش وایە لەسەر ڕژێمی پێشوە سەر جاشێک وایە پاسیەک وایە سەر لە ڕوت ناهاویچ بڵێن بەی چەند خۆشەکە باوکە بەجێشتە هێڵێ بەڵام ناوچی ئەوەندە جوانی هەیە کە تا ناوێتوانی شاناسی کەوت هیچێک لە شتەکان لە ڕاستیاوە ئێمە بە ڕۆژگارێکی زووترا لەگەڵەوەی ئەو هەموو فشار و هەموو کورسایی کە لەسەر خەڵکی وڵاتی ئێمە و شارەکەی ئێمە بۆ بتوانی بە پاشی بە پاچی بمێنیتەوە نەک دژی نەتەوەکردنەوەی بە بەردەوام خەریک پشتیوانی کردنی نامێن مثلا باوکم زیندانی چەشتووە لەسەر کورد و کوردستان و کوردایەتی ئەو جۆرە شتانە و لانێکی دووهەمیشان ئەو بوو کە ئەم پیاوێکی لەخواترس بوو بەڵام لەخواترسێکی سۆفی یعنی تەنانەت ناسینی ئێمە بۆ دینیش لەو لایەنە جۆرە یاخیبوونەوە بوو لە فەندەمنتالیزم لە ئەکستریمی ئیسلامی و ئەو شتانە ئەوەژی چێکی بوو لە پشتیوانەکان یعنی وامانێکا بە بەردەوام پیاوەمان لە خەیاڵ بێ ئاشنابوونی منیش بە دنیای ئەدەب نزیکبوونەوە لە شعری کلاسیکوانە هەمووی کاریگەریەوەما چکە بەدەیان قەسیدەی مەحوی لەبەر یعنی هەر قسە دەکرد یەکسەر دێڕێکی مەحوی پێوتی تو بۆشی شەرحەکردنی تێکەڵاوی ئەو دنیای کردم دواتریش پشتیوانێکی زۆر گەورەی من بۆ دروستکردنی کتێبخانەیەکی گەورە لە ماوەکەیە بۆ کڕینی کتێب ینی بۆنبوونەگەر من پاری ڕۆژانەکەی خۆمم بایە بە کتێب لە ماڵی مە پارەکەم وەرەگرتەوە ینی بۆنبوونەگەر ڕوبعێکی بامایەتی ڕوبعەکەم بایە بە کتێبێک کتێبەکەی بینی بەدەستمەوە سەری سەری کتێبەکەی کرد پاری سەری کتێبەکەی ئەیامەوە ئەو پارەکە داوە بە کتێبەمەوە ئاوی ئەو پارە حقی ئەوەی ئەیامەوە بەس بۆ ئەوی کە کتێبخانەکە گەورە بکەم ینی سەر کتێبخانێکی زۆر گەورەم لە ڕاستیە بەشێکی گەورەی ئەو سەردەمی ماڵیە گۆڤار ڕۆژنامە هەموو شتێک ینی گۆڤارەکانی سەردەمی مناڵی من کە بە عەرەبیشە بوون زمار و مجەلەتی و ئەوانە هەموو جۆرە شتێکم کڕی بەبێ ئەوەی کە ئەم بڵێ نە مەکایە ئەوە مەکە گۆڤاری ئەلفبای بە هەزاران ژماری گۆڤاری ئەلفبای ئەو سەردەمی عێراقم هەیە و هەموو کتێبخانەی کە ئەمە گۆڤارە کوردیەکان هەموویانی تیان بە گۆڤاری بەیان و ڕۆشنبیری و ڕەنگی کاروان بۆچی لەبەری کە پشتیوانم بوو ینی هەموو کتێبێک هەموو گۆڤارێکی بۆ کڕی لە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانمە تۆزە ناکۆچی کەوتە بینمانەوەی کەمەکی گەنجێکی هەرسەکار بووم و هەندێک هاوڕێی چەپم هەبوو تێکەڵاوی هەندێک چەپ و ئەو شتانە بووم ینی بیکردنەوەکەم وابوو ئەو خەمیەوەی بوو کە ئەیوت من ئەترسم ئەو شەپۆری چەپ بوو لە دوور هاتۆ لە ڕێگە ڕاستەکەی کە ئەبێ لەسەری بڕی بەتەمەن بەلای ئەوە ڕێگەی ڕاست ڕێگەی خواپەرستی و خواناسیەکە وەکو کوردێکی وەکو ئیسلامێکی کوردی کە سۆفیەکی ئەوە بوو ینی دڵپاک بوو لەگەڵ خوا و لەگەڵ طریقەتەکەی خۆی بۆیە کاریگەری لەسەر بەتەنیا من نییە لەسەر براکەم لەگەڵ لەسەر پشتەکانیشم هەیە و هەمووشمانی بە شێوازێک یاندوێتە شوێنێک کە بە بەردەوام خەڵکمان خۆش بێ و ڕێزی خەڵک بگەین ئەوانە بکەین بۆیە ئەبین کاریگەری بەدڵنیایی لەسەر بێگومان من بەڕێستان و کاک دڵبەنی براتم لەلایە دیارە عشقێکی سیر لە مابینی ئێوە باوکتانە هەیە بۆیە ببەخشن کە من وتم بەڕێستان هەر لە خوشکوبراکانە هەر ئەو دوانەتانمدایە ڕۆحی شاد بێ کەسێکی گەورەیە بەڕاستی بۆیە حەزم کرد ئەگەر بۆ کەمێکیش بێ باسی لێوە بکەین لەو کەسایەتیە جوانانەی شار ساراخان ئەگەر لەبەرەی بەڕێستان ئێستا کارەکەت یاخود خوێندنەکەت لەسەر ئەوەیە ئەتوانی مکیاجی کەسێکم بۆ بکەی هەم دڵخۆش بێ هەم لە هەمان کاتا غەمباریش بێ ئەمن بەوە بە چۆن جیاوازی دەوایە بکەم یاخود ئامۆژگارێکی ئەو مام کە ئەبێت چۆن بێت شێوازی زۆرە لە ڕاستیە ئەتوانین دوو فەیس بێت بە دوو بەشەوە فەیسەکە بەشێکیان غەمبارە و بەشێکیان ئەوەی ئاسوودە دیارە ئەگەر من هەر یەک فەیس داواکەم بۆ نمونە ئەتوانیت ینی لە بەشی بڵین بۆ نمونە خوارەوە مکیاجێکی جوانی بۆ بکەیت بەڵام چۆنەڵیت تابعێکی خەمباری ببەخشی بە چاوەکانی هەر بە چاوەکانی یان خود بەدەمیشی چونکە ئەوەی مەسەلەن جاری وایە کلاون بڵێن ئەمەی مهەرج هەنێ جار بەس تەنها بەدەمیان بە حساب فرمێسکێتە خوارەوە بەڵام دەم
ئەمی ژوای بەشی خواروی پێ ئەگەر بینە سەر نەمیست بچمە سەر کڵاون چکە کڵاون زۆر ئاسانە بەڕاست منیش ناڵێم کلاون ئەڵێم ئەگەر فەیسێک بێ بۆن منە کچێک دروستەی بۆ نمونە کچێک مکیاجێکی احتیاجی بۆ بکەیت بەڵام بتەوێت ئەوەی کە جەنابێوتێ ئەوەیە لە بەشێکی ئاسوودە بێت و لە هەمان کاتا خەمبار بێت ئەوە ئەتوانی بکەیت هەم بەڕەنەکان لە هەڵبژاردننی ڕەنەکان بۆ مێتەدی چاوی و لێوی یان ئەوە تا بەعکسەوە وەکو بۆ نمونە وەکو لەو حەکەی مۆنالیزا ئەگەر مۆنالیزا بینی طبعا مۆنالیزا ئەو سەردەما بڵێن مکیاجێکی ئۆتۆی نەکردووە یانی بڵێن مکیاجێکی وەکو ئێستاوە بۆ ئەم سەردەما کەسێکی سادەیە و ساکارە بەس هەردوو شتەکە ئەبینین تیایە بەڕاستی هەردووکی ئەبینین ئەوە یەکێکە لە بڵێن مۆمەیزاتی ئەو لەوحەیە ئاسوودەیش ئەبینین وە لەو ئاسوودەیەکە کەمترە بەڵام خەمێکی قوڵ ئەبینین لە چاوەکانیان بەتەکید بەڕمەیکە ئەتوانیت ئەو شتە بەدەستبێنیانەوە تا لە بەشی سەرەوەی دەموچاویە ئەو تابعی خەمباریە دروست ئەەکەیت یان ئەوە تا بەلێوەکانی مامسەگیان گەر ئەرگ نەبێ ئەتوانی مەشهدێکی بچکۆلەی بە سلۆمۆشن بۆ نمونە دایکێک لەگەڵ مناڵێکە ئەپەڕێتەوە لە جادەیەک بڵێن کارە ساتێ ڕووەدا یاخود تۆوامان پێنیشانەی بە سلۆمۆشن خەریکە ڕوئەدا چۆن بۆمان تەسویرەکەی ئێستا بێتە بەر چاومان ئەو ڕوئایە بڵێن ئەو ڤژنە دەبتێوەکو سیناریۆی فیلمی سینەمایی بیکەی ئەبێت دیمەنەکان جیاواز بەش بکەیت خبرویکە یەک دیمەن دەرناچێ دەبێتی جیاواز دیمەنەکە دروستەکەی یەکەم جاریان شۆفێرێک بە خێراییەکی زۆر ئۆتۆمبیلێک لێ ببە و بە خێرایی نزیکە بێتەوە لەسەر گۆشەی شەقامێ پێچەکاتەوە بۆ خێراییە جۆمانە دەنگی پێچکردنەوە و برێکەکە و پایەکە بێکە چۆن بەرزەوێت کاتەوێت دایکێک و مناڵێکە بینی دایکەکە لەو بەری شەقامەکە وەستاوە چاوەڕێی مناڵەکە بپەڕێتەوە ئاماژەی بۆ کە ئەڵێ وەرە بە پێکەنەوە سەری یەکتریەکەن مناڵەکەش ئەڵمی کرد چاوی لەسەر دایکێتی ئاگای لەوە نییە کە لەم لاوە ئۆتۆمبیلێک بە خێراییەت مناڵەکە و دەوردا ئەڕوات هەتا نزیکە بێتەوە لە ناوەڕاستی ڕێگاکە و ئۆتۆمبیلەکە گاتە سەری چەند لەپڕ خۆشیەتەوە شۆفێرەکە و خاجە خاتە سەر برێکەکە بەڵام هێزی ئۆتۆمبیلەکەی بۆ ناگیرێتەوە بە هێواشی خۆی کێشە نزیکە بێتەوە لە گەشتی مناڵەکە و بەری یەکەوێ و ئەپەڕێ و ئێمە بەس دەموچاوی دایکەکە بینین لەو کاتەکە شۆکێک لەناو دەموچاوی دایکەکە بەسەبات زۆر تاجی مامەسەگیان لەبەرەوەی لە زۆرێک لە هاوڕێ هونەرمەند و خوێندکاری بەڕێستانن پرسیارم کردو ئەڵێن مامۆستا دڵشاد کەسێکی زۆر جدیە لە ئیمتیحانە پرسیاری قورسە هێنێتەوە ئەمانە با من پرسیارێکت لێ بکەم بزانم ئەو سەرۆکە جیهانی کێ بووە کە لە ئیمتیحانە ترسا با بڵێن ئەگەر خوێندکاری تۆ بایەسە ئەویش بە هەمان شێوە خوێندکارەکانە ترسا زۆریان هەنیان سەیچێک لەوانە کە زۆرە ترسا هێتلەر بووە کە زیاد لە پێویست لە ئیمتیحان ترساوە و هێتلەر لە ڕۆژنامەنووسیش زۆرە ترسا و لە ئیمتیحانی زۆر ترساوە لەشیانێ و هەندێکی تریشەن یانی بێجگەلوانە بەڵێ ناپلیۆنیش یەکێکە لەو سەرۆکە ناپلیۆنیش بە هەمان شێوە لە ڕۆژنامەنووس و لە تاقیکردنەوە ترساوە من خۆ هەموو قسمان هەمومان لە تاقیکردنەوە ترسی لە ڕاستیە من بۆ خۆشم لە تاقیکردنەوە ترسم چی بکەن یانی بەداخەوە سیستمی وڵاتەکەی ئێمە سیستمی خوێندن لە وڵاتی ئێمە سیستمێکی تابڵی کۆنا یانی من هەندێک دەستکاریم کردووە یانی بەشی فیلمسازیە هەر لە بنیادنانەکەی و لەگەڵ هاوڕێکانمانە ڕێکوتی لەسەرەوەی کە بە شێوازێکی تر مامەڵە بکەین بە شێوازێکی تر بنیادی بەشەکەدا ڕژین لە ڕاستیەکەم چاکو بوو نەبوو تا من خۆم دانیشتم لەگەڵ لیژنەی قەڵچ کۆنترۆلی زانکۆی سلێمانی قەناعەتم پێکردم کە شتێکە لای ئۆپشنەڵ مۆدڵە یانی تۆ بابەت هەڵبژێرە ئەوەی کە خۆت حەزیەکەی ئەو بخوێنی بۆرمونە لەو پسپۆڕیە کۆمەڵێک بابەتی جیاوازماندانە هەڵبژێر دوای تاقیکردنەوە ڕاستە من پرسیار بەڕاست پرسیاری تاقیکردنەوەکانم پرسن بەڵام بەقەدەرەوە خۆم ماندوو کرۆ بۆ خوێندکارەکە بەڵام بۆ نمونە ساڵی پار یەکێک لە تاقیکردنەوەکان خوێندکارەکە تووشی شۆکێکی گەورەکە بابەتێکم هەیە لە بۆناغی چوارەمی بەشی فیلمسازی زانکۆی سلێمانی بەرە بابەتێکی تابڵێ پرسە لە ڕاستیە بابەتەکە نای کۆنتێکچوالایزیشن پراکتیسە
خوێنکارەکانم ناوەکەیان بۆ نایڵێن دەرسەکەی بتووە دڵشاد ئەڵێن چونکە ناکرێت ینی کۆنتێکچەڵایزینگ پراکتیس زۆر قورسە ناوترێ کۆمەڵی خوێنکاری ئێوەرانم هەبوو کە لە ئەکتەرە دیارەکانە یەکێک لەوانە خاتوو بەیان بۆمبا خاتوو بەیان زەریف هەندێکتر لەو هاوڕێیانی تر کاوان عەزیز و ئەوانەی کە ئەکتەری دیارن لەوا دەرەکەون تاقکردنەوەی بابەتی مریان هەبوو ئیتر خۆیان بۆ حازی کردبوو سەعیەکی زۆریان کردبوو خۆیان زۆرمان بوو کردبوو کە چوون بۆ تاقکردنەوەکە ئیتر چاوەڕێواکەن پرسیارەکانیان پێیتێ و هەموو پێم وتم وەرە قەوش هەمووتان حازر وتیان بەڵێ هەموو شتێ حازرین و فەرموو پرسیارەکانمان پێ بڵێ بەیان خان بەیان بۆم باوتی ناوجەرگمان بەر بۆ تۆ دەنەجاتمانە لە ڕێ چیمان لێ بەسەریە ئیتر منیش وتم ئۆکەی بنووسن وتیان ئەیکوا وەرەقی پرسیارەکانتم پێ منێت لە بەرمان بەیان وتی گورە کاکەەوە ناینووسێتەوە ناوجەرگمان بەریا تۆ بینووسێتەوە هەر لێدی یەک پرسیار یەکەم وتیان بەڵێتم دەربارەی ئەزموونی خۆت وەکو ئاکتەر یا وەکو دەرێنەر وەکو ئەوە بە شێوازێکی ئەکادیمی 500 بنووسە ئێستامتان پرسیارتم تاوە خواحافیز من چی خواحافیزتم خواحافیز ئی تاواتان کرد نووسینەکە بڕۆن تسلیمی کاکپشتیوانی کەن فەرمانبەری بەشی فیلمسازیە لێ و هەر کەسە بۆ چۆ چێبچێت حەزەکەی ئەگەر تااقەتی شتان نییە زەتاوایکەن شەو لە ماڵە بنووسە بۆم بێ بەخان هاتەوتی ئەمە بوو من دوو ڕۆژی تازێمە خۆچیمانسەری ترسا بوون ینی پێشتر من دەرسم پێ وچوون بابەتی فیلم تیۆریوان پرسیارەکان ئاڵۆز بوون بەڵام ینی ئیتر وردە بیرمان لەوە کردەوە کە و شێوازە پێ بکۆڕن لە ڕاستیا بەڵام تا ئێستا سیستمی زانکۆیی دا کوردستانەکە ناخەڵێت دەستە خۆش شتێکی جوانە سەرکەوتوبی مامسالیان ئەکرێ یادەوەریەکی خۆش نازان پێکەوە یاخودێکی یادەوەریەک ئیتر لە غوربەت بێت لە نیشتیمان بوو بێت یادەوەریەکم هەیە لەگەڵ زمانی پەیمانگا مامۆستا با گوێمان لێ بە ساراخان ئەو کاتی کە لە پەیمانگای هونەرجوانەکان خەریکی ئێشکردنی ماڵی شوشە بووم پێویستمان بۆ دیکۆری شانۆگەریەکە پێویستمان بە پیانۆ جا مامۆستا ئەنوەرخەراتی پیانۆیەکی زۆر گەورە و جوان بیرمە پیانۆیەکی سپی بوو لە لای بوو منیش وتم ماتوانیا ئەو پیانۆی بێ پێویستمان بۆ پیانۆی لە قسم ئەو کاتێکە مامۆستا ئاتاکەش ڕێز قسم بوو وتیەوە هەرگیری لێمە پێەوە بەتەمای مامۆستا ئەنوەر شتێ باتێ من کە چەند ڕەفیقین لە کۆنەوە ڕەفیقین داوای نەزانم شتێک کردووە بیرم قەت هیچی نەیاوەتێ ئێستا ئەیا بە تۆ نامدا تێبیری لێوە کەرۆشتی کە بدۆزەرەوە مشتون بەدڵشادم وت والحاڵ وتی حەقەنە چوین وەلا مامۆستا ئەنوەر پێمانێت وازی بوو والله باش وتی باش بەبێوی من بناسێتەوە وتی باشە ئەمانە لە خۆشیان لەمانە زانین چکەین تەواسی دەدی بەس بزانم چۆن بووە چۆن ڕازی بووە والحاڵ پیانۆمان بردو شتێکی زۆر جوان بوو ئیشەکەمان پێکرد دوایکە ئیشەکە تەواو بوو نردمانەوە نازانم چی بوو مامۆستا ئەنوەر تووڕە بوو هات لەبەر قسمی بەشی شانۆ وەستا منیش وتم مامۆستا زۆر سوپاس و مەمنون و ئەمانە وتی مەمنونی ناوێ وتی بەڵام ئەمە من ئاخر جارمە لە ژیانما شت بم بەتەلەبە منیش ئاوا بەستان هەموو وەستان سێریاگر مەجوایە خوێندکاریش لە تەنیشتنەوە وەبزانم تۆ بیکەوت مامۆستا ئەنوەرە و مامۆستایە تەلەبە نییە ئەمە مامۆستایە تەلەبەکان کات ئیتر جاوێکی زۆر داوای لێبوردنەکەم و بەڵام بەخوا لە مامۆستا ناچی لە تەلەبە ئاچی گرنگەوەی بە سەلامەتی پیانۆکەتان نابێتەوە بەڵێ مامۆستا ئەنوەر بەڕاستی یان ڕێزی هەیە بۆی پیاوێکی ڕێز و هونەرمەندێکی گەورەیە پەیوەندێکی زۆر خۆشی لەگەڵ خۆ دەزانی یانی ئەو کاتانە لەبەرەوە پێوتم هەر پێش بسە شەڕەڵێ دڵەجیان قسەی تۆ پێ ناشکێ چی بکە چی پیانۆکەمان هێنا و مامۆستا گۆران کامیش زۆر یارمەتییان ئەوی ژواستە بوو من ژواستە بووم بەس مامۆستا ئەنوەر نەیەزانی کە سارا مامۆستایەوەی ینی بە دوای پێش وتی زۆر سەیرانی دڵە تۆ بۆ تەلەبەیەک ئەخرێم وا بێ ئەو سەردەمە ساراخان کە بوو بە مامۆستای پەیمانگا ماشەڵڵا گەنجترین مامۆستامان بوو بەڵێ ئەو بۆیە
ئێتر لەبەرەوە مامۆستا بەلاوە سەیر بووە دوای کاکە منێک ئەخیر جارێک شتێن بە تەلەوە شت مامۆستا گیان تەلەبە لێ مامۆستا بۆ ئەمە مامۆستایە دوای دەستی تەلەبەکان کامانە نەگەرەوە مامۆستا دڵشاد بەڕێستان وڵای من شتم زۆرە وەڵام یعنی ئێستا بەتەواوەتی هەمووی بیر ناچێت بەڵام یادگارێکی خۆش پەیوەندی بە ئیشی هونەری و ئەو نوعشتانەوە نییە کە ینی بڵێم چی هاوڕێکمان ئەحراج کرد هاوڕێی من بوو ناوی نابم ئێستا لە ڕاستیە جارێکیان من پێشەوەی کە ینی تازە دەستگیران نابووی ئەو هاوڕێمان لە سەردەمی خوێندکاری لەگەڵمان بەها بەس لە کۆلیجی ئێمە نەبوو لە ڕۆژێک پێکەوە ئیشمانە کرد پرسیاری سارای لێ کردم ینی چیەوە کچێکی ناسکی ئاوا هەبوو بە ناز و مەکرێ بوو خوشکی دارا بوو ها لەگەڵ ئێوە تەلە بۆ بیرتا وتم ئابی وتی بەڕاستی سەفرێکمان پێکەوە کرد زۆر بە نازمەکە بۆ برای هەر کوشتە بوو لە نازمەکە وەڵای ڕاستەکەی بوو ئەمانە پێتم قسەم نەکرد دوایەوە شەوی سەری ساڵ لە شوێنێک داوەت بوو ئاهەنگێک بوو ئەویشی لێ بوو ئێمەش توێن موساهاش پێکەوە ئەو قۆڵمان کرد بە قۆڵیەک ئەو تازە زیرانە وڵا ڕێک چوومە بەردەمی سەرارەکەم لێ کردوتم ئەوە چۆنی و باشوتم ئەوەش خۆشکە بە نازمەکەی دارە ئەو قوڕە دەستی کرەوە بە چایە وتی لێو کردم بەخۆی چی هاستیا ڕۆمەوەکەی وەزانەلیتیا ئەر تۆزە ناتوە زاوە سەلامێکمان لێ کرد بوومان وڵای تر فەقیرە لە ناوڕاستی ئاهەنگیا ساڕۆیتی لە ئەحراجێ چوو وتی بەڕاستی ئەحراجستان کردم پارەکەشم فەوتا ماڵتان ئەوە خۆش بوو بۆ خۆشی لە ڕاستیەوەمان لەگەڵاکە پیاوێکی شیرین و ینی هاوڕێی و خۆشەویستە مامۆستایان بیری نیشتیمان ناکەی بەڵێ سارە خانە بزانم تۆ هین بوویت یعنی لێرە ڕاهاتووی بەس دیگه نیشتیمانەکەم دیگە سلێمانی هەرەکەم طبعا دائما لە خەیاڵمایە دائما ئامادەیی هەیە لە حزر و لە هەموو سانیەکە لە هەموو شوێنێ خوا لەمان نەسێنێ و شارە حەیاتە منەوە نەنیە ینی تقریبا 4 مانگە ڕاوەتەوە بۆ ئێرە 3-4 مانگێکە لەبەرەوە جارێک هاتۆزێت ڕای سلێمانی تیاماوە بەنیازیشم ئینشەڵڵا لە سەرکەوتوون جا مامۆستایان بڕگەیەکی ترمان هەیە تایبەتە لە بەرنامەکە پێما بێت بە هەچ کەسێکەڵم ئەم بڕگەیەمان هەیە هەڵە تا سەنەم بیستوتم دە ئەمە زۆر نوێیە میوانەکانم پرسیار لە خۆیانی بەرامبەرتان بەڕێستان پرسیار لە یەکتریەکەن و هەر وەڵامەکەش لای خۆتانەوە ئیتر منە بم بە ئۆدیەنس ئەنجام من گوێتان لێ یەکرم ئیتر پرسیارەکە یەکێکە 2 پرسیارە نازام چەند پرسیارە ئەوە ئارەزوی بەڕێستانە بەشکم ساراخان 5-6 پرسیاری بۆ تۆ هەبێت دواتۆ یەگە مامۆستا دڵشاد ئەگەر تۆ حازری تۆ پرسیارەکەی لێ بکە خۆشترین وڵات بەلای تۆ کە سەفەرمان بۆ کردی تۆ ئیسپانیا بەنامەوە وڵاتێک لە وڵاتە هەرە خۆشەکان بە تایبەتی 2 شوێن دەچوین مەڵەگە و ماربێڵا یەکێ بوو لەو شوێنانی کە نازانم زۆر خۆش بوو ئیسپانیا لە وڵاتانە بوو کە چۆن هەستم کردمە یەکەم جارم نێ لەو شوێنە بوو ئیسپانیا پێشتر هاتۆم بۆ ئێرە ئەو ئێحساسم هەبوو لەبەرەوەی لەوانەیە ئاوا تابعێکی شەرقی ئەوروپی تایە تەواو زۆرم حەز لە ئیسپانیا هەموو شتێکەوە زۆر بەناوە جارە وڵاتێکم زۆر بینەوە بەس ئیسپانیا هەموو مزرویشت خۆی هەیە بەڕاستی هەموو کوچە و کۆڵانێکی ئارتی تیا دۆزیتەوە بۆیە هونەرێکی تیا بەدی ئەەکەیت ئەی پرسیارەکەی بەڕێستان لە مامۆستا دڵشاد زۆر پرسیاری خۆشم دەکردا دڵشاد زۆر حەزی لە فوتبۆڵە حەزی لە چیە؟ فوتبۆڵ بەڵێ کە سەیری فوتبۆڵە کاتنیای دێچێتەوە منێ خۆشترەوەیان بەرسەلام زین چی من لە مناڵیەوە عاشقی دنیای فوتبۆڵ و شتانم ینی بەتایبەتی بەرسەلۆنا یعنی چی؟ ئەوە یعنی چی؟
ئێسا منم خۆشتیان بەرسەلۆنا بەڕاستی بەرسەلۆنا وەگوتم لە مناڵیەوە من خۆم خەریکی فوتبۆڵ بووم لە ڕاستیە باوکیشم هەر خەریکی دنیای فوتبۆڵ بوو فوتبۆڵ لە ماڵی ئێمە کەلتور یعنی بێجگە لە کتێب و شیعر و ئەدەبیاتوانە فوتبۆڵ بەشێک بۆ لە کەلتور و خێزانەکەمان بۆیە ینی شەیدایەکی سێرم بۆ هەیە تام دەخێش تام طابعی پرسیارەکەم بۆ ڕمچکەلۆچە من زەرمەند بمەیەوە هین نەبم نەڵێ منێ خۆشتر ئەوێیان ئەو ئەگەر من ئیشێکم پێ و هەبێ لەو دەقەیە یەکێکی بەرسەلۆنە هەبێت جوابمەیتەوە من کە بەرسەلۆنە یاری هەبوو ئاگام لە دنیا نیە پرسیارەکەشی جوابەکەمەوە ئەڵێ کە ئیشێکم پێ بوو ئەڵێم بەڵێ لە ئیسراحەتەکە دەیتر گلەی مەکە ساراخانەوە نیە مامۆستاگیان بەداخەوە ئێمەوە هاتیینە کۆتایی بەرنامە بەڵام پێم خۆشە لە نوێترین کارتان پرسم ئایا هیچ شتێک هەیە کارێک هەیە لە ئایندەیە بەتەمان بیکەن یاخود بەدەستانەوەیە بکرێ و کۆرۆنا وەستانوێتی بەڵێ ڕاستیان من لەم بینیان دەقیقی شانۆی دەقی شانۆی موسیقی و کۆتای هاتووە بڕیارە هاوڕێی ئازیزم مامۆستا ڕەش مستەفا لە کوردستانیشی تیاکە دەقیقی تازەیە بەناوی ئێرەوە تێپەڕی ئازادی و ئێستا خەریکە ئەو خەریکیشکردنە بە خەریکی خۆ ئامادەکردنە بۆ کێکی تیاکارە دەقەیە خۆم وەکو ئیشی پراکتیک لەبەرەوەی کە دێرم ڕاستە هیچ شتێکم بەخەیاڵ نییە بەڵام سەرقاڵی نووسینم بەبەردەوام یعنی ناوەستم لە ڕاستەرە نووسین ڕۆژەی نووسینی درامایەک تەلەڤیزیۆنی دەمێکە سەرقاڵی کردبوو یاڵەکانی داڕشتۆ بەڵام نووسینەکەی ئەوانەی پشتە تەواوەتی نەچوومەتە ناوی بەڵام بەنیازم دەستکەم بە نووسینی ئەویش و پرۆژەی دروستکردنی وەجێڕانی لە ڕاستیە هەندێک لە دەخەکانی تۆم هەیە بۆ زمانی عەرەبی لەسەر داوای هاوڕێیانەی کە لە وڵاتانی عەرەبی و پێشتری شکلیمان ناسیوانەی کە سەبەری فەرپێکەوە بوون سەرقاڵی ئەوەشم وەکو پرۆژە و کتێبێکشم لەم بینیان لە ڕۆژی 27 سیال سلێمانی کرد سەرکەوتوی مامۆستاگیان خەرمان بەرەکەت ساراخان بەڕێستان ڕاستیە سەرقاڵم بە خوێنی ئەو دیپلۆمایی کە دەبواری میکەپ ئەکادمیە مەرجە ئەوانەی کە خاوەنی بڕوانامەن بۆ نمونێسە بەڕێستان بڕوانامەت هەیە لە فیلم سازیا بڵێن مەرجە هەرە بێ کۆمەڵێ فیلمت هەبێ ئەنجا خەڵک چۆنەڵێ ئیتر بڵێن مامۆستا دڵشاد فیلم سازە یاخود لەبەری ئەکادمیت بەڕێستان خوێنکار بەرهەمێنن یعنی چۆنەڵێ خوێنکار پەروەردەکەن لە ڕاستی هەردوو بوارەکەی ڕاستە یعنی بەشی ئەوەی کە مافی خۆتە یاخود پێویستە هەندێک ئیشی پراکتیک بکەیت بۆ ئەوەی کە وەکو نمونە بەکاری بێنیتەوە لە بەتەن خوێندکارەکانیشتە و پیشانیان بێت تۆش چۆن بیرەکەیت بۆ تۆش چۆن ئیشەکەیت لای دووەمیشیان ئەوە شەیە کاتوانی بەس لە چوارچێوە خەڵکی ئەکادمیە بێنیتەوە بە تایبەتی بواری تیۆری نەزەریاتی فیلم لە کوردستانە نیمانە کەسیش ئیشی جیانەکە و بە تایبەتی تیۆری و نووسینی ئەکادمی لەو بوارەیە تەنیا ئەو بابەتانە هەیەکەم نووسیومە ئێستا سێ توێژینەوە بڵاو بۆتەوە لە سێ بۆ باری زانکۆکانی کوردستانە بۆیە بەشی خۆشی سەرقاڵی ئەو خەڵکی ئەکادمی بەشێکی زۆری توانێت سەرقاڵی لانی تیۆری بێ کە پێویستمان پێێتی ئەوەشیان ڕاستە کاتوانێت بە هەموو میشی پراکتیکیشی بێ بۆی لە کاتی نانەوەی خوێندکارەکانی بتوانێت میشەکانی خۆیان پیشان بادیابێنێتەوە ئەوی تریشیان ینی بەشێکی تریشی ئەم ئیشکردنی ئێمە ئیشکردنی نووسینی سیناگوی فیلمە و توانستی نووسینەکە ئەگەر مامۆستا خۆی نووسەر بێ بتوانێت زۆر بە باشی کۆمەکی خوێندکارەکانی خۆی بکانە نووسینە لە بەتایبەتی لە سینە بەڵێ هەموو هەردوو بوارەکە پێک و تیۆری پراکتیکەکە لە شانبەشانی کردبن مامۆستایەکی سەرکەوتووت بەڵام آخر لەوەی بەڕێستانە مەبەستم وێ ئەگەر خوێنکار پەروەردە بکەی هێشتا پێت ئەڵێن سینەماکار یاخود پێت ئەڵێن کەسێکی ئەویان تۆ کەسێکی ئەکادمیت و سەرقاڵی پێگاندی خوێندکاری بەڵام فیلمسازە و کەسێک کە فیلم سەکەڵ مەرجی ژنی ئەکادمی بۆ گەورەترین دەرهێنەکانی هەڵکی ئەکادمی بۆ خەڵکێکن بەڵام پرۆسەی قاڵی و ئەسمونێکی زۆر زۆراتە و توانیان فیلم زۆر باشش دروست یەک پرسیاری ترم لەلا دروست بوو مامۆستاگیان لە مێژە پێم خۆشە ئەو پرسیارە لە بەڕێستان بکەم بەڕێستان
دیدارێکی تایبەتان لەگەڵ گەورە هونەرمەندی خوا لێ خۆش بوو هونەرمەند عەباسی کەمەندی هەیە. ئایا ئەتوانم من ئەو پرسیارە بکەم بێژەرتان نەبوو یاخود هونەرمەندەکە قبوڵی ناکرد لەگەڵ زۆر لە بێژەرەکانە دابنیشێ یاخود ئەمە چۆن بوو چۆن دروست بوو تکایە چیرۆکی ئەومان بۆ بگێڕیتەوە سپاس دەکەم. هەرچی بڵێمە بێ بە نوعی لە مەدەحکردنی خۆم بۆیە نازانم چی بڵێن خۆ دەزانی هەندێک هونەرمەند هەن لەگەڵ هەموو کەسێکا دانانیشن یعنی ئەیکەم بە مەرج فلان کەس یعنی کەس بەڵام ئەوی کە هونەرمەندی گەورە عەباسی کەمەندی بۆ چالنجێکی زۆر گەورە بوو لە ژیانیدا لەبەرەوەی کە هەتا ئەو دیمانەی کە من یەکەم دیمانەیانی ئەوەی سەبڵا بۆ تۆ دیمانی دووهەمە یەکەم نییە یەکەمیان کەم ساڵ پێشەوەیە یەکەم دیمانەی هونەرمەند عەباسی کەمەندی کە لە گۆڤار و لە تەلەڤیزیۆنی کوردیا کرابێت من کردو لە ساڵی 2001 پێش ئەوە نەتۆری گۆرانێتی زۆر تایبەتە و خەڵکی ئێمەش باشی دەناسن ئەو گۆرانیە زۆر دڵنشینە خەڵک زۆریان پێخۆشە و زۆر باشیش دەیناسن هەڵبەت ئەبێ ئەم گۆرانیە بە جۆرە بێت بۆیەوە دڵنشین بووە خۆتان منزورتان بۆ گۆرانی تایبەت چی بە قوربان تۆ ناتانی شتانە لە من بکێشیتە ناکرێت وتنی ئەسڵان بۆ من ناکرێت کە بۆ ئەساس کرا بۆ بووبەوە بەڵام منیش داخێکم لە دڵا بوو کە ئەوەمە بەداخەوە خوێندووە بەداخەوە دامە نێو دڵی خەڵک منیش ئاوات خوازی ئەو داهاتوون زۆر سپاس بینەرانی عەزیز چەندێک لەگەڵ هونەرمەندی گەورە ئاگاباسی کەمەندی قسە بکەین هێشتاکەمە هەرۆک خۆی چۆن دەوشیاری خۆیان فەرموویەتی لەگەڵ ئازیزەکەی خۆی باسیێواکە کە تۆ هەرچێک بڵێ هێشتاکەمە بەو هیواین لە ئایندەیەکی نزیکە لە دیدارێکی درێژتردا و لەگەڵ چەند بەرهەمێکی نوێ هونەرمەند عەباسی کەمەندی ئێوەی ئازیز ئاشنا بکەین خواتان ئەوەی کەیسە زۆر بڵاو بۆ تۆ لە سۆشیال میدیاگەم بەنەوەیان 2005 لە سلێمانی کراوە بەڵام ئەو یەکەمیان لە سنە بوو لە ڕاستیە چالنجێکی زۆر گەورە بوو پیاوە کەس نەوێنەی بینی بوو هیچ وێنێکی فۆتۆی نەبوو هیچ دیمانێکی تەلەڤیزیۆنی و بڕگۆڤار و ئەو شتانەی نەبوو نەشیەکە بۆی دۆستێکی ئەوێەوە هونەرمەندێکی ئەوێەوە شەهرامی ڕۆستەمی ئەدرەسیمان پیا کرد و قسەمان لەگەڵاکە کە دەین بۆ لا دەمانێت مقابلەیەک بکەین کە چوین من و سامان جەلالی وێنەکردوین حتما ڕازی نەبوو طبعا هیچ بە هیچ شێوەیەک ڕازی ئەوە نابوو کە بە هیچ شێوازێک وێنەی بگیرێت و دەربکەوێت کە چووشین نامەیەکی ئامادە کرده بوو بەڵام کە چوون نامەکەی هەیە دەستی خۆم وتی سەرخاڵی نووسینێم نامەیە بوو بۆ ویستم ماڵ بەجێ بێڵم هاتی نامەکە بنێکە یعنی مازەرەت خواییە بێ کە ناتوانم ئەو دیمانەیە بکەم بەڵام قسەت لەگەڵاکردن ئەوە نەدوت من لە سلێمانیەوە بۆ ئەمە هاتوون سێ چوار جار ئەمە نەدوت سلێمانی ئەو سلێمانیە هەناوم بەردایەوە نەمەتوانی سلێمانی ڕاتکەمەوە یعنی وتی تۆ زۆر زیرەکارمان دەکەوت وەرە حاڵکەوتی نە قسەکردن پێم وت ئۆکەی مێمە دیمانەکەمان بکەین یەکەم جار بۆ ڤاری خاک لە دوایەوە قسەکەین وتی باشە دەستمان پێکرد تەواو بوو هەموو قسەکانی خۆم لەگەڵا کرد بۆ ڤاری خاک لە دوای وتم خەڵک چۆن بڕوا بە من بکات کە ئەمە تۆی خۆتی قسەکە یعنی چۆن بە خەڵک بڵێ وتی کەیفی خۆتان حەقوتی مەخەر هەرەکێ وێنەیەک بگرین بەس بۆی کە خەڵک بزانێ من ڕاست دەکەم چکەتون کەس بڕوان پێ ناکە لە باشوور عباسی کەمەندی قسەی بۆ کەس ناکرد وێری نییە وەحاڵ وتی بەڵێ باشە دوای ئەوە شتێکی کرد دوای ئەوە شتێکی دوای کەمەدەتم کەناڵێکمان کردەوە کوچات سەرەتایەتی خەڵکێکی زۆر تامەزرێگین بۆ سڵاوێکیان لێ ناکرد وتی دەی باشە دووربین بێنە داینێک دووربینماندانا و کەوتە قسەی وتی هەرە ئێژن سڵام و ئەوان وتی ناکرێت عباس تۆ بۆ سەبا من پێشکەشت بکەم بۆی خەڵک بزانێت تۆی پێشکەشم کرد و خەڵک زانی عباسی کەمەندێ دواتر کەوتمە پرسیارکردن لێی و ناچار وەڵامیدا و هەموو جارێکیش بە تووڕێی و سەرێکێکم کە تاواژم ئەمە دوا پرسیارە دوا هەمین پرسیار دواترین پرسیار ئەم پرسیاراکەم وتە پرسیار وەرحاڵ 20 دقیقەیە دوای 20 دقیقە لێ بۆ تێ و دووربینە بکوژێنەوە زامان کوژانەوە وتی خوای گەورە ئەگەر لەو دنیای تر ئەم کوڕە هاتە بەردەمێ هێشتا بڕیارت نایە بۆی نێری بۆ جەهەنەم یا بەهەشت بڕیاری خۆت بە پێشوەی دەبکاتەوە دەمی کردۆ خۆی کوێی بوێتێتە ئەمە بوو لە ڕاستیە ینی دروستبوونی ئەو پەیوەندەی من لەگەڵ هونەرمەند عەباسی کەمەندیە ئەو بوو کە من خۆم چوون بۆ دیمانەکە ینی ئەوە نەبوو بێژەرێک کە هات شەو بۆ سلێمانی و خەڵکێکی زۆر دەوریان نابوو قەدە دیمەنە بیر ناچێتەوە لە
هۆتێلی ئەبوو سەنا بوو خەڵکێکی زۆر دەوریان بوو ڕستنی لەگەڵ هەبوودن مەش لە دوورەوە وەستا بوو ماوە ئاواسەری هەڵبڕی بینی بە خەڵکێکی توان لاکەم بارێ وتی ئەم مشکڵاتی ئێستا منی تیا ئەو خەڵکە زۆر بەدەومە هەموو موسیبەتە تۆ من تووشی زانە من ئاباسکە من دوکتۆرە توشت زەکە ئاواز موسیبەتی تیاترمان بەدەستەوەتی چی وتم ئیکترەکەینەوە لێرە وتی پران لێم گەڕێ ناتی بەڵحاڵ کەوتی نەقسە و دواییش زۆر پێی خۆش بوو کە هێرۆخان ببینی هێرۆخانیش بە هەمان شێوە پێی وتی زۆر حەزەکەم ئەو پیاوە سەردانێک مام بکە و بیبینی بەڵ تەمان هاتە پرسان لەگەڵ ئەو بۆ ماوەی پێ بۆ دانیشتن و قسەیان کردو لەبەردەمی ئەوە تەکلیفەکەم لێ کردوتم ئەوە هێرۆخان کاکە باس شوان تۆ بۆ دیداری تازە بۆ پرسان سەرێکی کردم وتی پێی چەند دەم مەکە لەبەر هێرۆخانمە ئەمجا ڕاستەیە جناکە عەباس ڕازی نابوو دیمانە دوای من یەک دوو کەسی تر چوو بوون لە ماڵەوە ڤیدیۆیان گرت و قسەیان لەگەڵ کردبوو بەڵام ئەو پەیوەندی بەو پەیوەندیەوە هەبوو کە من لەگەڵ کاکە باس دروستم کرد بۆ گەرناو خۆی ڕازی نابوو پەیوەندی بۆ شۆنێ بڵێ ئێمە بێژەرمانە بوو بێژەری زۆر باشمانە بوو بێژەری زۆر سەرکەوتومانە بوو بەڵام بۆ ئەو ئەرکانی کە تۆزیە قرس بوون هێرۆخان بە بەردەوام بن خۆم منی تووشەکرد ئەی ڕۆڵە ئەمە یەکێک شێوەیە کە بتوانێت قەناعەت بە خەڵکە بکات بۆ تووشە بووم بۆ دیمانەوە هەی ئەوی فەتانەی وەلیدی بە هەمان شێوە کە بەداخەوە دیمانەکەی یانی زۆر بەخش ناکرێت و خەڵک نایبیێتەوە دیمانێک لەگەڵ فەتانی وەلیدیش کردووە لەسەر دەمی نەخۆشێکیان ئەوانم نەبینیەوە بەداخەوە من ڕاستیا بڵاو نەبووتەوە بەڵام هەر لەو ڕۆژگارە هەر لە هەمان تەوقیتە فەتانەی وەلیدیشم دۆزیەوە کە دیار نەمابوو لە ئاوایی حەسەناوا دۆزیمەوە قیسە بۆ بەگەڕەچێک لە شاری سنە دیمانەکەی گۆڤاری خاک بڵاو بۆ تەواوەتی خەڵک زۆر تووشی قەهرێکی گەورە بوو کە وێنە بوو مەنانەیان ڕاستیە یادی بەخێر سەرۆک مامجەلال لەو ڕۆژگارە بانگی کردم وتی ئەو خاتونە چی پێویستە بۆی بکەین وتم ئەو پارەیەکی دامێ گەڕامەوە بۆ سنە کۆمیتەیەکم دروست کرد ئەو پارەیەمان تەسلیم کردن کە مامجەلال ناتووی لەسەر ئەو پارەیە فەتانە خانم برایە خستەخانە چاک بووە تاقیدانی بۆ دروستکرایەوە ماڵی بۆ کڕایەوە هەموو شتێکی بۆ کرد مامجەلال لەو ڕۆژگارەیە کە کەس ئەمە نازانێت بە باسییا بۆی لە بەرنامەی بۆ باسیەکەم هەموو شتانەی بۆ فەتانی وەلیدی کرد و فەتانی کردەوە بە کەسێکی کردووە بە کەسێکی کرد دەستی کردەوە بۆ پاش ماوەیەک تەنانەت چوە هەولێر و لێ کۆنسێرتێکی پێشکەش کرد فەتانی ناتە سلێمانی ڕاستیە بەڵام هەموو ئەوانە لەو ڕۆژگارەیەکە ئەو کە من باسێکم ساڵی 2000 هەرتژی مامسەگیان سپاس بەڕاستی یادەورەیەکی زۆر بە نرخ بوو کە باست کرد هەرچەنە کۆمەڵی پرسیاری ترم لەلایە بەڵام ئەوەی کە زۆر کە تا ئێستا باز نەکرابێ ئەم پرسیارانە بوو کە بەڕێستان ئەم ڕوونکردنەوەتان لەسەردا من زۆر سپاسی بەڕێستانەکەم سپاس بۆ پێشەکیەکەت هەر لەبەر ئەوەی پێشەکیەکە بەڕێستان توێتی هەر لەبەرەوەی پێشەکیەکە بەڕێستان زۆر بە جوانی پێشکەشتان کرد وا بڕیارە ساراخان کۆتایی بە بەرنامەی مرۆڤەکانی غوربەت بێنێ فەرموون ئێوە ساراخان خۆشەویستانم کۆتاییمان هێنا بە بەرنامەی مرۆڤەکانی غوربەت ئەمجارە لەگەڵ دوو دەنکە مرواری زۆر نازدار و جوان درەوشاوە لە غوربەتە لەگەڵمانە بوون دکتۆر دڵشاد مستەفا و خاتوو سارای خێزانی بێگومان ئەم بەرنامەیە تایبەتە بۆ مانگی ڕەمەزان لەبەرەوەی بڕگەکانی کەمێک نوێکاری تیا کراوە تازەگەری تایە یەکێک لەو بڕگانەی کە پرسیاری میوانەکان دەبێت خۆیان پرسیار لە یەکتری بکەن و هەروەها خۆشیان وەڵامی خۆیان بدەنەوە مامۆستاگیان من لێرە چاوەڕێی بەڕێستانم بەڕێستان و ساراخان ئیتر نازانم لە پرسیارە زیاتر یاخۆ یەک پرسیار لە یەکتری دەکەن و وەڵام یەکتری بدەنەوە من لێرە ئۆدیەنسم من بینەرم سەیرتانەکەم
خۆشەویستانی مروارەکانی غوربەت سڵاو لە بەرنامەیەکی نوێدا خۆشەویستانی بەرنامەی مروارەکانی غوربەت لە بەرنامەیەکی نوێدا یەکەگرینەوە. دیسانەوە بەرنامەیەمان تایبەتە بە مانگی پیرۆزی ڕەمەزان بڕگەکانی کەمێک لەم وەرزەیە جیاوازی تێدایە گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئومێد دەکەین لەگەڵمانە بن. ئومێد دەکەین بینەرمان بن تا کۆتایی. بڕگەیەکی نوێ تەنها بۆ مانگی ڕەمەزان کە